لیا بەخێر بێ. سپاس بەڕێزی مەمنون. زۆر سپاس. بەینی باش دیاخان بەیانیش باشتر. ماندوو نەبی. مەمنون دەستە خۆش بێت. سپاس بۆ ئەم هەموو شتە جوانە تا سەر مێزەکەی ڕازاندۆتەوە. دا لێبوردنی شەکەم بای پێویست نییە چونکە شتەکە کتو پڕ بوو نەمتوانی شت زۆر ئامادە بکەم. دەستە خۆش بێت شتێکی باشە. بەڕێزی چۆن دەستە پێی کرد شوێنێکە خەریکی بەتەمای چی بکەی؟ من لیا فواد ماوەی 6 ساڵە بێ دەستم کردۆ بە کاری دەستی و سەرەتای دەستپێکردنم لە تاجەوە تاجی بووک و بۆنەوە ئاهەنگەکان و سەرەتا چەند شتێک بوو بۆ خۆم کرد. ئەم جۆرە تاجانە؟ بەڵێ ئەوانی پێشەوە چەند شتێک بوو بۆ خۆمم کرد ئیتر ماڵۆمان پێیان جوان بوو ئەوەی تر تەرجیعمیان کرد و منیش هەوڵی زیاترم دە ویستم وتم مادام بەهرەیەکی وام هەیە شانی خەڵکی بدەم ئیتر بە هەرچی شێوازێ بێت چونکە ئەو کاتە سەرەتان بوو ئۆنلاینم پێ باشتر بوو پێیجێکم دانا و لە ڕێی پێیجەوە کارەکانم ئەفرۆشت و پیشان خەڵکم ئەدا و ئیتر دوایەوە بابەتەکانم زیاد کرد بۆ بابەتە کوردەواریەکان وەکو چنینی ئێلک و کەوا و کۆڵوانە و کڵاو و ئەم بابەتانە. باشە لە ئێستا هەر لە ئۆنلاین کارەکانت شتەکانت ئەفرۆشی یا خۆت شوێنێک دوکانێکت کردوتەوە بۆ خۆت ئەم چەند ساڵە کەسانی شارەزامان زۆرە یەکێک لەوانە خات و باخچە ئیسماعیلە کەوا ئەم چەند ساڵە هاتۆتە ناو بوارەکە و هەلی کاری زۆر بۆ ئێمە ڕەخسانەوە چەند ساڵە پێش ئێستا ڤیستیڤاڵەکان زۆر کەم بوو لە کەرکووکە پێشانگاکان زۆر کەم بوو بازار نەبوو بۆی ئەو کەسانی کە خاوەن پێیجێکن شوێنیان نییە کارەکان پیشان خەڵک دەن بەڵام لە ئێستەیە خۆشبەختانە هەر کاتێک بتوێت توانی کارەکانت پیشان خەڵک بدەیت و من کە سەرەتا دەستم پێ کرد یەک 2 ساڵ ئاها هیچ شوێنێک نەبوو هیچ شوێنێک نەبوو کە کارەکانمی لێ بڵاوکەمە تەنها پەیجەکەم بوو بەڵام ئێستا سوپاس بخوا ڤیستیڤاڵمان زۆرە تەنها لە ڕێی ڤیستیڤاڵەکان و کارەکانم پیشان خەڵکەدەم. باشە کڕیاری باشی هەیە ینی خەڵکی زۆر بە دوای ئەو شتانە ئاگەڕێن؟ بەڵێ بەس ئێستا بۆ هۆی زۆری پێیجی فەیک و ئەمانەوە خەڵک زۆر سقەی نەماوە بە پەیجە ئۆنلاینەکان بەڵام من بمێ پەرە بە کارەکەی خۆم بدەم ئەبێ بڕۆم لە ڕێگەی ڤیستیڤاڵەکان بێ ئەو کاتە هەر کەسێک وێستی بێتی کارەکانم ببینێ دێبوو ئەوێ سریەکە لە نزیکەوە خۆی لێ وردەوە بە وتێتی ماشەڵا لەوە جوانترە کە لە مۆبایلەوە بینیومانە ئیتر ئەو کاتە یا کڕوێتی یاوە تا چەند ڕۆژە دوای ئەوە داوای لێم کردووە و یان هەڵی بژاردووە. زۆر باشە وڵا لێرە دەبینم تەسبیحش دروست کردووە هەر گرنگی بە جلی خانمانی شت نەداوە با پیاوانیش بێ بەش نەکەینەوە هیچم بە فکرانە بتم تەزیحەکە عیبی زۆر باشە بۆ مناڵ چی دروستەکە یعنی مناڵیش لە ئێستاە کە ئەگەنەها تەمەنی 10 ساڵی هەنێ بابەتێ بۆ مناڵ جوانە وەڵڵاهی نەک تەمەنی 10 ساڵی مشتریم هەیە 3 مانگە مناڵەکە کچە دایکی وتێتی شتی بۆ خۆی داوا کردووە بۆ نمونە کەوایەکە ملوانکەیەکە بۆ خۆی داوای کردوێتی بۆ کچەکەشم ئەمەوێ ئەتریان بۆ کوڕانیش گوڵێ خەیەکە بۆ قاتی کوردی و ئەمانە بۆ کچیش نەک بڵم هەر من 10 ساڵی خوار 10 ساڵی ئیتر کەوایان داوا کردو ملوانکە دەسەوانە کڵاو ئەم شتانیان بۆ داوا کردو. باشە لیا ئەم جۆرانە وەکو میرونی ئەمە تەل و قێمشتی تێدا بەکار هاتووەشت قورستر نیە ئیشکردنی بەرەوەڵە ماوەی چەندێکی بۆ ناگەر تۆ دانێکی ئالەما دروست بکەیت چەندێک کاتی ئەوە خۆی تاجەکان هیوا هەیە 20 دقەی پێچێ هیواش هەیە 2 ڕۆژی پێچێ ئیتر بەپی ئەوە کەوتووە تاجەکان ئێستا ئەمانی کە هاورنمان تاجە بەسیتەکانن یعنی تاجی بووکم دروست کردووە جاری وایە 2 ڕۆژ زیاتریشی تێچووە کاتەکەی بەس ئەمانە هەروە بۆ کەسی ئاسایی بۆ نێک بێشتە بیکاتەقەت خۆیە بۆ ینی نەک بووبان لە چک بۆ هەر بۆ سەرتریش ئەبێت ئەمانە کاتی کەم ئەوێت تقریبان ئێستا تاجێکی وەکو ئەمە هەر 2 سەعاتی ئەوێ 2 سەعاتی ئەوێ. باشە موادەکان کە بەکاریان دەهێنی بە ئاسانی دەست دەکەوێت لێرە هەیە بەڵێ لە شوێنەکانی ترۆ داوەکەی نا ئێستا لە کەرکک ئەچیتە هەر بازارێکەوە چەند دوکانێکی لەیە کاریان زۆر بۆمان ئاسان کردووە چەند دوکانێکی لێکەوە ئەم بابەتانە ئەفرۆشێت. باشە ئەی لە ڕووی بۆ نمونە ڕەشت بوونەوە ڕەتێک چوونی ڕەنگەکەی ئەمانە کێشەی نییە؟ وەڵڵاهی من هەموو جارێک بە مشتریەکانم وتووە جگە لە ئاڵتون عنی تەنانەت جگە لە ئاڵتون هەر شتێک بەکاربێنی بای خۆی ڕەنگی تێکە چێ ناڵم بەسۆکو ئەمانەی من زەمانیان لەگەڵە منیش ناڵم ڕەش نابێتەوە بەڵام زمانی 2 ساڵ و 3 ساڵی ئێستاکە من ئەمە
تقریبا 2 ساڵ و نیوە دروستم کردو ئەمایان ڕاستی بۆ خۆم دروستم کردو وە هاوردم شتی ئامادەکراوی ترم نەبوو ئێسر نازانم ڕەنگی گۆڕاوە چەند جاریش بەکارم هاوردووە ئەتروشی بەر نەکەوێت کێشەی نابێ وا بزانم بەڵە بەس ئەوە شتێکێ بۆی بتوانێت ڕەنگەکەی پێ چاک بکەیتەوە خۆی بە هیچ شتێک ناچێت تەنها بۆنی بەرنەکەوە بە هیچ شتێک زۆر باشە جگە لەم کاری دەستیە بە چیترەوە خەریکی یاخود بەتەمانی ئەم کاری دەستیە بکەیتە مارکێتێکی گەورە تەنها بۆ کاری دەستی چونکە مارکەتەکانی من هەمووی بۆ خواردنەوە نیە مارکەتێکی جوان یاخود پێشانگایەکی بچووکی جوان چۆن و گوڵ فرۆشەکان لە باتی هەدیەک بەری بە گوڵ بیبی ئەها شتێکی لەم بابەتانە بەری بۆ کەسێکی خی گەورەی یارمەتیماندا حەزم لێتی بەڵام لە ئێستا فکرم لێ نەکردوێتەوە چونکە ئەشداری فیستیڤاڵەکانەکەم باشە چەند جارێکریش لە دوکانی ناو بازاڕۆمانە ینی چۆن بڵێ داوایان لێم کردووە شتم بۆیان دروست کردووە چی بە جوملە بێت چی هەروە دانەدانە بێ بەڵێ ئەشیان فرۆشتووە خۆیان داوایان کردو دوای چەندها جایتر داوایان کردوێتەوە زۆر بەدڵیان بۆ خەڵک وتویانە خەڵک خواستی لەسەری بۆ داوایەکە بەس ئیتر لەوە زیاتر جارێ بڵم دوکانێک تایبەت بەخۆم هێشتا فکرم لێ باشە ئەو شتێک خەڵک زۆر داوای بکە لە ئێستا باوی بێ و خواستێکی زۆری لەسەر بێ کام زیاد لەمانە کامیان زیاترە بەنسبەت ڕەنگەوە جل کوردی من قەت لەگەڵ ڕەنگانیم بڵم ئەم ساڵ ئەم ڕەنگەیە ئەو ڕەنگە چونکە جل کوردی هەتا ملەوەن بێ جوانترە بەس وەکو ئەم ساڵ ئەوەی باوی بێ تۆربانە ناوچەوانەی تر بەڵێ ئەوەیە چی بۆ ژێر لە چک بێت یان بۆ وەکتر بەکاری بێنی ئەم ساڵ زیاد خەڵک ئەمە بەکارێنێ لەگەڵ کەوای چنراو ئیتر هەتا نەخشەکەی پڕتر و قەرەباڵختر بێ جوانترە لیاخان ئەم دیزاینانە لەکوێ هێنن پەیجێکێ یاخۆت بۆ نمونە چەند کەسێکێ دانیشن چەند دیزاینێکی ساڵدانێن بڕۆی جل کوردی ها ژنان وای لێ هاتووە ساڵ بە ساڵیان وەرز بۆ وەرزە گۆڕێ چەند کەسانێکتان هەیە بۆ نمونە دابنیشن با بۆ ئەم وەرزە ئەم دیزاینە دروستکەین و بیخینە بازاڕەوە ئەوە ئەکەوێتە سەر ئەو کەسێک کە خۆی کارەکە ئێستا من تەنها خۆمم پێیجەکەم داناوە جارێ لەگەڵ کەسا بەس تەنها هاوڕێم هەیە بەیەکەوە قسەمان کردو بەیەکەوە دانیشتوینە شتمان بۆ من لە فیستیڤاڵەکان شتمان فرۆشتۆ ئەمانە بەس وەکو ئیشکم تەنها خۆم ئیشەکەم بە فکری چۆن بڵێ ئەم نەخشانی کە بۆمان دێن ناوەڵە هیچ ناکەوێتە سەر ئەوەی کەوا بڵێم کەسێک دیزاینەکان ئامادەکەیان شتێک ئەکەوێتە سەر میزاجی ئەو کەسێک کە ئیشەکەکە ئەسە بۆ نمونە من جاری وا هەبووە داوای سێتێکی وایان لێم کردووە ئەو کاتە زۆر جەوم لە ئیشەکە نەبوو بێتاقەت بوومەمانە سێرم کردەوە سەقەت بۆ بەدەستمەوە جوان هەڵم وەشانۆتەوە و دوای دروستم کردوێتەوە چونکە هەر شتێک بە دڵ و بە مێشک ئیشی لە نەگەی بەخوا ئەو جوانیە نادات ڕاست باشە ئەمە ئەستەوەی کە نیشانمانەتدا ئەمە بە دەرزی و دەزوو کراوە یاخود زەمقە ئەمە هەمووی بە تەقەڵ و دەرزی بە تەقەڵ کردومە و دواتریش ئەوە پشتێکی بۆکەم تاکو تەقەڵەکانی نەشازەکەی پشتی دیار نەبێت ئیتر ئەمە ئەم ساڵ ینی ئەمە مورووە منام زانی بەردە ئەمە بەردە میرو فەرقی نییە چونکە ینی ئەمە ئەو بەردە نییە بەردە گران بەهاکە نییە چونکە خەڵک ئەو بەردە گران بەها زیاتر بۆ ملوانکە بەکارێنێ بۆ پشتێنەکە ئەمە تقریبا میرۆ لە شێوەی بەردایە بەس ئەمە هەتا وەکو ئێستاکەش خەڵک زۆر داوایەکە ئەمە ملوانکەکەیەتی ئەمەش پشتێنەکەیەتی و ئەمەش گوڵێخەیەەکە بۆ قەت سێتێک چەند پارچەیە بۆ نمونەکەیەوە دروستی بکە چەند شتی ئەتوان سێتێک ئەکرێتەوە سەر کەسەکە هیوا هەیە بەس حەزی لە پشتێنە بەڵام خۆی ئەگەر سێتێکی پوختە و کاملت بوێ پشتێنێکە گوڵێخەیەەکە جوتێک فەقیانە گرە لەگەڵ ئەگەر حەزر لەبێ ملوانکەیەکی ناسکیشە بۆ سەری ئەمانە زیاتر بۆ جلی کوردی ئەوە توانین زیاتر بەکاری بێنی باشە بۆ جلی ڕسمی ینی هەنێ خانم هەیە بۆ نمونە دەوامیان هەیە مامۆستان یاخود فەرمانبەرێکن لە شوێنێ بۆ جلە ڕسمەکان چی دروست دەکەن دایما بێشتی ناسک و جوان جلی مۆدە بێت ئەو کەسانی وا جگە لە جل کوردی گوڵی خەم دروست کردووە ئەتر بە هەموو نوعێک شەرت نییە بڵم تەنها ئاوها بێت ئێستا نەمتوانی بیهێنم گوڵەخەی زۆر ناسکە و چەند شتێ تریشم دروست کرد بوو جانتایە
چانتای میرووە هەم بۆ سەر جل کوردیشە بێ بە زیاتر بۆ سەر جل مۆدا بێ باشە ئەم شتانی کە هێنا و تەشیا بە دروستکردنەکانیان ئەمانە بەکاردەهێنیت بەڵێ ئەو تنبا لەگەڵ خۆمیشە نمونەی تاجێ بڵێم ئەو تاجە سلڤەرەی بەردەمی تقریبا نیو سەعاتێکی کاتەوێ ئەمەیان جیاوازە بۆ بوو ئەوەی تاجی ئاوها دروستکەی تەنها دوو ڕستە میروی ئاو هات ئەوێ لەگەڵ یەک تۆپ سیم ئاوها سیمی خۆیەتی لەگەڵ ئەم دوو پلایسێ ئەتر ئەوەش لەگەڵ پێداویستەکەی تەنها ئەوەنێ ئەو کریستاڵە باریکش هەمووی 250 دیناری تێناچێت ئەگەر بڵم لە دوکانێک بیکڕی بتەوێت دروستیکەی ئەوە نەبووی هێنەوە خۆمان بەڵام تەنها هەموو پێداویستەکەی ئەوەنێ ئەم کریستاڵی کە باستە کرد لەمە ورتر هەیە چونکی ئەگە چەندی ورتر بێ بۆ مناڵ و ناسکتر و جوانتر بێ وایە گەورەش داوایەکە خۆی هیوا هەیە حەزی لە شت ناسکە هیواشەیە چونکە جلێ سادە ئەکە حەزی لێ تاجەکەی سەری قەرە باڵغ بێت ماندوو نەبی دەستە خۆش بێ وەڵا شتەکان هەمووی جوانە تر ماندووبوونی ئەوێ کارەکە ئەمە وەمزانی هی ئەوەی کای خێتە سەر چاوە تەنها ئاخرەوی بەڵام دوای کە بینیتم درێژەمە دیارە پشتێنە باشە چەند دیزایانی ئەلم شێوازەیان کەسەکان بەدڵی خوان هەڵی ئەبژێرن یاخۆ بەس بە تۆ ئەڵێن بۆ نەلیە ڕەنگێکی ئاوامان بوو کە خۆ دیزاینەکە اختیارەکەی بۆ یان خۆی زیاتر ئەوانی کەوا دوو دڵن و واسواسن خۆیان هەڵێ بژێرن ئێستا بۆ نمونە تۆ جلێکی تازاکەیت جلەکەت نوعێکە لە بازاری شتێ ینی ڕەنگەکە خۆت گونجان و تەسێت نییە دێ بۆ لای منوێنەی جلەکەتم بۆ نێری ئەڵەی بۆ نمونە پشتێنێک و ملوانکەیەک یان تا جێک لەگەڵ ئەم جلای بۆم بگونجێنە ئەوسا ئەوە زۆر خۆشە تەوان چونکە شتێکە ئەدەنە دەستخۆم زۆر جوانتریش دەرەچێت لەوەی کەوا خۆیان شتێکم بۆ بنێرن و ینی وەصفی بکەن بڵن وابیکە وابیکە چونکە ئەو کاتێک کە ئێدەنە دەستخۆم فکری لێ ئەەکەمەوە بە دڵ و بە مێشک زۆر جوان دەرەچێت باشە گەر باسێکی پێشانگاکانیشمان بۆ بکەیت ئێستا لە چەند پێشانگا بەشداریت کردووە خۆی من بەس لە کەرکووک یاخود لە دەروی کەرکووکیش بەشداریتان کردوەوە نە لە ئێستا بەس کەرکووک ئێستا لە کەرکووکیش وەک شارەکانتر هەر کاتێ بتوێ فیستیڤاڵ هەیە تقریبا 4 ساڵێک 5 ساڵێک پێشی ئێستا زۆر کەم بوو من کە سەرەتاوە کوتم دەستم پێ کرد 2017 بوو وا بزانم یان 18 شتێوا بوو هەتا وەکو 2021 من هەر لە ڕێی پێیجەکەی خۆمەوەشتم پیشانی خەڵکەدا ئەم فرۆشت چونکە هیچ شوێنێک نەبوو بەڵام یەکەم فیستیڤاڵ کە بەشداریم کرد کۆمەڵی ڕێکخراوی قوبات بوو فیستیڤاڵی بەهارە بوو بەرامبەر قەڵای کەرکووک کرا زۆر تایبەت بوو ئەوە لە لای من لەو کاتەوەی تر یەکەم جارم بوو کەوا خۆم بێمە سەر شاش و ئەشەکانشم بێنمە دەروی ماڵەکەم لە پیشانی خەڵکی بدەم و یەکەم راپۆرتیش لەسەر ئیشەکانم کرا هەر لەلایەن کەناڵە جوانەکەی کەرکووکەوە بوو کاکارم پەرشێو بوو تر سوپاس بەخوا هەتا ئێستاش ئەوە هەر ناوبان خۆی هەیە زۆر باشە بیرتە یەکەم پارچەکە دروستت کرد چی بوو؟ یەکەم پارچەی دروستم کرد تاج بوو ئەوە بوتم دامە لای بازاڕێکە زۆر حەزم لە شت دروستکردن بوو بەڵام وەکو ئەم بابەتانە دەسم لێ پێوی نەکرد بوو دەسەوانم دروستە کرد ئیتر دوکانەکەم بینی کە چوومە دوکانەکەەوە یەکەم شت چاوم کەوتە سەرم تۆپە سیمە ئێوتم خۆ من بیبم یا سەقەت یەکەم یا شتە جوان دەرەچێت ئیتر یعنی بەبێ ئەوەی لە هیچ کەسێکەوە ینی من لە خێزانەکەی خۆما یەکەم کەسم ئەم ئیشانە بکەم کەسی تر نییە تا بڵم لەوە فێر بوومە یا شتێک چونکە هەرکە خۆی ئیشێکەکە ینی ماڵەوەمان بەس وەکوی تر کە سیمەکەم کڕی و بردمەوە ماڵەوە تاجێکی جوانم لێ دروست کرد ماڵەوە زۆر بەدڵیان بووی تر وردە وردە سرم کرد ئەوان تەرجیعمەکەن منیشەوەنی تر هەوڵمدا یەکەم پارچەکە فرۆشتت چی بوو؟ یەکەم پارچەکە فرۆشتم هەر تاج بوو لە ڕێگەی ئۆنلاینەوە بوو یاخود لە ڕێگەی ئۆنلاینەوە بوو ئەو کاتە زۆر ناخۆشیش بوو غێر یەکەم جا دەستکەیتە ئیشێک کە تۆ پێشتری هیچ ئەزمموی ئیشکردنێکشت نەبێ زۆر ینی لام ناخۆش بوو لە ڕێگەی ئۆنلاینەوە چۆنەی فرۆشی بۆ نمونەوە ڕێکەوتی لەگەڵ مشترێکە چۆن ئەیگەینتە دەستی کەسێکی تایبەت هەیە بۆ نمونە بۆت بگەێنێت کۆمپانیای گەیاندنمانێگەر بیانە بۆ دەرەوەی شار ئەگەێنرێت و بۆ ناوەی شاری شار تەکسی هەیە ئەدیتە دەستیان ئەیگەێنن دەستا زۆر باشە ئەگە شتێکت ما ببتۆ لەسەر کارەکانت باسی بکەی باسمان نەکرد بێت ئێمە واللهی لەسەر کارەکانم چونکە چەند جایەتری شار عینەن ئاوا قسەم کردووە ینی هیچ شتێک نییە تا بڵێم
سپاس بەخوا هەمووی بای خۆی هاوکاریمی کردووە و ئەمە لێرە سپاسی کارمەندانێکە بەیەکی کەناڵی کەرکووک بکەم چونکە من ئەمە یەکەم جار نییە کەوا من لەم کەناڵەوە دەرکەوم هەموو جارە لە خزمەت کەسانێک بوونە کە خاوەن بەهرەیەک بوونە یعنی هیچ شوێنێک نەبووە کە کارەکانی خۆیانی لێ ساغ بکەنەوە دەست خۆش منەت زۆر بە ئینشەڵڵا بە هیوای کاری باشتر و باشتریش بێگومان خێرهاتی دەست خۆش بێ ماندوو نەبی کە خانمانی ئێمە زیاتر ئاڕازێنیتەوە بەم کارە جوانانە و بەم دیزاینە جوانانەی دەستی خۆت لە بەرەوەی خانمانیشمان پێویستیان بەوە هەیە جل کوردی خۆی جوانە بەڵام کە جوانتر ئەیڕازێنیتەوە خانومانترە بێ لە بەرەوەی هەر بەجددی و بەڕاستی بەجددی بەڕاستی دووکی یەکە بەڵام خانمانی کورد بە جلی کوردیەوە زۆر پۆشتە و جوانتر و ئەوانن هەر لە کۆنیشە بۆیە ها جلی کوردی زیاتر بەکار هاتووە ئێستاێتی کۆڵوانە و ئەوانە باوی هاتوۆ خەڵکێکی زۆر ئەوێ کۆڵوانە ئاکا زیاتر ماڵی شتە کردەوەریەکانە کۆنەکان باشە بەمە کۆتایشمان پێێنە بەس با پرسیارشکەم جلی کۆن ئەها بۆ نوانی کە پێشتر دایکووننکی ئێمە کردویانە ئەوانە لای ئێوە دەسەکەوێ بۆ کەسێک بێوێت کە لە ئێستا خۆم تەنها لە ماڵەوە کارەکەم بەس ئەتوانم لە سەر ینی بۆ نمونە کڵاوی دیزاینێک بێنن هی کۆن بێت بۆ نمونەیان هین نەنکیان بێ یەکێک بێبیان بڵێ لەم دیزاینە کۆنە بۆمان دروستکەرەوە ئەوە ئەتوانم ئەشیا هەیە ئێستا لە هەموو شوێنێک ئەشەی ئەوانە دەسەکەوێت بەڵام وەکو قوماش لە ئێستا چونکە خۆمی شوێنێکم نییە ناتوانم دەی ماندوو نەبی دەستە خۆش بێ بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت و سپاس بۆ دەستەڕانکینەکەت کە ئەم شتە جوانانە دروستەکە چیمان ماوە دەست خۆش سپاس کە لەگەڵمان بیت